کتێبی ژینگە و ڕێکخراوە ژینگەیەکان لە باشوری کوردستان، نوسین و کۆکردنەوەی سەروەر قەرەداغی، پێداچوونەوە عەتا قەرەداغی و فەرمان خێڵانی. ساڵی چاپکردنی کتێبی ژینگە و ڕێکخراوە ژینگەیەکان لە باشوری کوردستان 2015. کتێبی ژینگە و ڕێکخراوە ژینگەیەکان لە باشوری کوردستان لە چاپخانەی چوارچرا چاپکراوە. نوسین لە بواری ژینگەدا لای ئێمە هێشتا کەمە، بۆیە بۆ ئێمەی ژینگە دۆستان هەموو هەوڵ و هەنگاوێک لەم بوارەدا هەرجێگی بایەخ و پێزانینە، چونکە هۆکارێکە بەرەو هۆشیاری ژینگە و یاساپارێزی. هەرچەندە مەسەلەی هۆشیاری هاوڵاتیان لە ئازپاراستنی ژینگەدا مەسەلەیەکی دووجەمسەرە لە نێوان دوا لیزمەی یاسا و ڕۆشنبیریدا، بەڵام لە دوای چەندین ساڵ لێکدانەوە و شرۆڤەکردن ئێستا دەرکەوتووە کە دوانەی یاسا و ڕۆشنبیری پێکەوە دەتوانن ئاستی هۆشیاری تاک و کۆمەلگا بەرز بکەنەوە بۆ ئەو ئاستەی کە هاوڵاتی هەست بە لێپرسراوێتی خۆی بکە لە بەرامبەر ژینگەدا. ڕێکخراوە ژینگەیەکان لە جیهاندا لە 16 حوزەیرانی ساڵی 1972 لە وڵاتی سوید لە کۆنفرانسی ستۆکۆڵم کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ یەکخستنی توانا و کاری هاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان لەسەر ژینگە بڕیاری دروستکردنی ڕێکخراوێکی جیهانی تایبەت بە ژینگەیدا بە ناوی پڕۆگرامی ژینگەی نەتەوە یەکگرتووەکان UNEP کە پاڵپشتی لە ژینگەیەکی ساغ و سەلامەت دەکا لە هەموو شوێنێکی جیهاندا. سەرەتای کاری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستان، سەرەڕای گرانی و ناڕەحەتی ژیان و ئازاردانی ڕۆڵەکانی گەلی کورد لەلایەن ڕژێمی بەحسی لە ناوچوو کەسانێکی ڕۆشنبیر و ئاستبەرز لە کۆمەڵگەی کوردەواریدا بوونیان هەبوو کە لە سەرەتای ساڵانی نەوەکانەوە بیریان لە ژینگە و پاراستنی سروش دەکردەوە. مانەوەی کاریگەری ئەو کاولکاریە ژینگەیانەی کە بەسەر سروشت و ژینگەی باشووری کوردستاندا هات هۆکاری ئەوە بوو کە لەسەر دەستی کۆمەڵێک مامۆستا، دکتۆر، ئەندازیار و پارێزەر یەکەمین کۆمەڵگەی زانستی ژینگە پارێزی لە باشووری کوردستاندا دابمەزرێ بە ناوی کۆمەڵەی کوردستانێکی سەوز.